بەڵێ سەحەر سەرکۆ سڵاوتان لەبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت و هیوادارم هەموو لایەکتان زۆر باش و تەندروست باش بن بێگومان ئێمە ئەمڕۆ لە دەستی کوردستانین بۆ دراساتی استراتیجی و توێژینەوەی زانستی لێرە پانێڵێکی زۆر گرنگ بەڕێوە دەچێت بۆکۆی هاوکارانیشم ئاماژەیان پێکرد جەژنی قوربان لەژێر سێبەری تای خوێنبەربوون ئێمە چۆن بتوانین خۆمان بپارێزین لە تای خوێنبەربوون نیشانەکانی چییە هۆکارەکانی چییە چۆن بتوانین لە ڕێگەی ئەو خۆراک و خواردنەوانی کە ئیخۆین بە تایبەت لە ڕێگەی گۆشتی سوورەوە با بڵێن نیشانەکانی تای خوێنبەربوون زیاتر دەرئەکەوێت بۆی قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە هەستیار و گرنگەکەین بە میوانداری چەند میوانێکی عزیز و خۆشەویست لەم بەشەی بەرنامە لەگەڵمانابن زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر محەممەد کابەڕێزیان پزیشکی هەناوین و لە هەمان کاتە پانێڵستیشن کار دکتۆر بەخێر هاتی سلااوت لێبێت و سپاس بۆ ئامادەبوونت هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستانە تای خوێنبەربوون لە ئێستاەوەی کە باسەکرێت بەربڵاو بۆتەوە ڕاستە با زۆر هاوڵاتیان خۆشەویست نەکەونە ترس و گومانەوە بەڵام وەکو لایانی هۆشیارەکە قسەی لەسەرەکەین سەرەتا پێناسەیەکمان بۆ بکەی بۆ تای خوێنبەربوون مەبەستمان لێی چییە؟ بڵێ پێشێکی بەیانیتان باش بەخێر بێن تای خوێنبەربوون بە ناوی خۆیەوە نەخۆشیی ڤایرۆسیە کە ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ لە ڕێگەی گەنەوە واتە ئەو گەنانەی کە لەسەر ئەو ئاژەڵانە ئەژین کە توش بوون وەکو مەڕ و بزن و ڕەشەوڵاغ و ئەشێت لە مرۆڤیشەوە بۆ مرۆڤ گوێزێترەوە ئەگەر کەسێک بەرکەوتەی هەبوو لەگەڵ خوێن یان دەردراوەکانی لەشی کەسی توش بوو وەکو تەنانەت ئەو ڕشانە و شتانەش کەیەتی ئەم ڤایرۆسە دوای ئەوەی کە ئەچێتە لەشی مرۆڤەوانەیە لە دوای 3 ڕۆژ 4 ڕۆژ نیشانەکان دەرەکەوێت کە پێڵن ماوەی کڕکەوتن سەرەتا نیشانەکانی بریتیە لە تا سەرێشە گیانێشە ئازاری جمگە و ماسوولکەکان کەم بوونەوەی ئارەزووی خواردن هەندێک جاری ڕشانە و سکچوونی لەگەڵا بێت ئەمە نیشانێک بەڵام عادەتەن لە 5 ڕۆژەوە نیشانەی خوێنبەربوون دەرەکەوێت کە ئەو کەسە هەستەکە لەژێر پێستیا پەڵی شینبوونەوە ئەبێ ئەشێ خوێن لە لوتی لە دەمی لە هەر بەشێکی تری لێشەوە تووشی نەزیف بێ بەهۆی کەمبوونەوەی خەپلەی خوێنەوە چۆن ڤایرۆسەکە کاچێتە لەشەوە کار لە مخی ئسقانەکە و لە ئەنجامە پلیتلێت واتە خەپلەکان دابەزن و بێتەوەی خوێنبەربوون ئێمە چۆن توانین خۆمان بپارێزین لەم ڤایرۆسە مەترسیدار بەڵێ لە هەموو نەخۆشیێکی پەتایە ئەم نەخۆشیێکی مرۆژەڵیە یعنی هاوبەشە لە نێوان مرۆڤ و ئاژەڵە خۆ پاراسێکە دوو بەشە بەشێکی گرنگیان ئەکەوێتە سەر بەڕێوەبەرایەتی ڤێترنەری بەڕاستی کە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبووە و هەیە بەردەوام لە ئەوەی ئێمە نەیەڵین ئاژەڵەکانمان توش بن ئەو گەنەیە کە پێڵەن ئایدۆتستیک جۆرە گەنەیەکە ئەگەر لە ڕێی دەرمانەوە ڕەش بکرێن ئەو ئاژەڵانەوە ئەو گەنانە بکوژرێن کەواتە ناڵین ئاژەڵەکانیش توش بن و ناڵین ئەو گەنێش کە جاریوای گەنەکە ئەبێتەوەی گەستنی پێست و ڤایرۆسەکە بگوێزێتەوە کەواتە خاڵ یەکەم لێوە دەست پێکە ئەو ئاژەڵانەی کە ئەهێنرێن لە دەرەوەی کوردستان و لە دەرەوەی عێراقەوە پێویستە بە شێوەی فەرمی بێ و لیژنەی تایبەت پشکنینیان بۆ بکە ئەگەر مەترسی توشبوونیان هەبێ نابێ یەکسەر بخرێنە بازاڕەوە و بەکار بێنرێن و سەر بڕێن پێویستە عەزل کرێن و کەرەنتین کرێن و دەرمان بکرێن ئەنجا دوایی بەکار بێنرێن ئەوە خاڵی یەکەمە یعنی خاڵە سنووریەکانمان ئەبێ کۆنتڕۆڵکەین ئەنجاوەکو ئەو شوێنانەی کە ئاژەڵ بەردەوام ئاژەڵ بەخێوەکەن ئەمێ ڕێنمایی برێ بە و کەسانە بە خاوەن ئاژەڵەکان بە شوانەکان ئەنجا خاڵی دوای ئەویش بە قەسابەکان چکە ئەویش بەردەوام کۆنتاکتی هەیە بەرکەوتەی هەیە لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ خوێنی ئاژەڵەکە بۆیە تا ئێستا ئەوانەی کە توش بوون هەموویمان بینیوە کە بەرکەوتیان هەبوو لەگەڵ ئاژەڵە بۆیە توش بوون خاڵی سێهەم ڕێنمایی بۆ خەڵک عامەتی خەڵک لێرە هەندێک بیرروڕای بۆ چوونی غەڵەتەیە خەڵگوازانە لە مختەیە زۆر خەڵکێڵە مانگە دوو مانگیش نەمانوێرا و گۆشت بخڕین گۆشت بخۆین لەبەر ئەوەی کۆ ترسایم توش بین ئەمەیان ڕاز نییە بەس گرنگە ئەو گۆشتەی کە ئەیکڕین وا باشترە یا دەستکێش بەکاربێنین بە تایبەتی ئەو خاتونەی کە گۆشتەکە ئەشواتەوە ئەیچنێ و ئەو چەقۆیە و ئەو تەختەی بەکارهێنرێ بۆ گۆشت تایبەت بێ و بەکار نەهێنرێ بۆ جنینی میوە و شتی تر ئەمە خاڵی دووەم خاڵی سێهەمیش ئەو گۆشتانە هەمووی ئەپشکنرێ لە قەسابخانەی سلەیمانی مەترسی نییە بەڵام ئەگەر پێشەوەی بێت کە خراە مەنجەڵ کوڵە مەترسی نامێنێت ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆیە پاک و خاوێنی گرنگە لە خاڵێکی کەش بۆ
پزیشکان و کارمەندانی تەندروستی کە لەگەڵ حاڵەتێکا کە شوبهەی توشبوونی لێ بکەن مامەڵاکەن ئەمەش زۆر گرنگە چکە بەداخەوە حاڵەتمان هەموو کە کارمەندی دروستی یا پزیشکەکەش گیانی لە دەستدا و لە ئەنجامی توشبوونی لە نەخۆشی ترەوە بۆیە پێویستە ئەو پزیشکانە هەموو کارێک وەکو دەستکێش وەکو ماسک ئەبێ هەموو کاروبارێک وەکو چۆن لە کۆرۆنای ئەمان کرد ئەبێ ئەوانە بەکاربێنی لەگەڵ تاقیمکردن بەکارهێنانی کحول تەنانەت بەکارهێنانی فاس قاسر بۆ سەر ڕوەکان بە تەواوی ڤایرۆسەکە لە ناوەبات. کاک دکتۆر کۆتا پرسیارەکەم ئەنجامدانی ئەم جۆرە پانێڵانە لە جێگەیەکی وەها ناوەندێکی ئەکادمی جێگەیەک بۆ توێژینەوەی زانستی تا چەندە گرنگە هۆشیاریەکە زیاتر بڵاو بێتەوە یاخود لە ڕێگەی ئێمەی ڕاگەیاندن کارەوە پەیامەکە زیاتر ئەگاتە تەواوی بینەران و بیسەران بۆ ئەوی زیاتر ئاگایان لە تەندروستی خۆیان بێت. دەستان خۆش بێ ئێوە زۆر ڕۆڵێکی گرنگتان هەیە چکە ئەم زانیاریانە ئەبێ بگاتە خەڵک ئەبێ بگاتە خەڵک بۆیە پێویستە بەوەی جەنابیشتان و تەنها یەک پانێڵ دایان پانێڵیشمان پێویستە بە هەموو لایەک ئەم ڕنمایانە بگەێنی. سپاس بۆ تۆ فەرموون کاک دکتۆر بەخێرهاتی. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر محەممەد کا بەڕێزیان پزیشکی هەناوی لە هەمان کاتە پانێڵست سوپاس بۆ وتەکانی لە وتەکانی بەڕێزیەوە هەمومان گرنگە هۆشیاری زیاترمان هەبێت بەرامبەر ئەو ڤایرۆسە مەترسیداری کە بەڕێزی باسی کرد تایبەت بە تای خوێنبەربوون بۆ ئەوەی زیاتر ئاگامان لەوە بێت خۆراکە تەندروستەکان بە تایبەت لە ڕێگەی گۆشتی سوورەوە چۆن بتوانین بە پاک و خاوێنی لە ماڵەوە ئامادەی بکەین و دوجار لە ژەمەکانە بیخۆین و لە هەمان کاتە لە قسابخانەکانیش تا چەندە گرنگە لیژنەکانی قایمقامێت زیاتر بە دوواداچوونی گرنگ وەرگرن لەم نێوەندەیە بۆ ئەوەی ئەوانیش زیاتر پاک و خاوێنی لە نێوان شوێنە گشتەکان و قسابخانەکانە زیاتر ڕابگرن. بە هیوام هەموو لایەکتان تەندروست باش بن ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم.